بۆ ڕێزگرتن ججانێ پاقژێ شەهیدان خولەکێک بێدەنگ ڕادەوەستن. ڕەحاوان شاد و ڕێکاوان پڕێوینگ بێ. سەروا مەبێ سەد ڕەنگ و هەزار ئیشوە و مەشهات عاشق کرن ئیهیا لە ڕەقیبان کۆ نەخۆش هات. سنبل کەملاندن گول و لالە خەملاندن ڕەیحان شەتلاندن لە گولان تازە بنەفش هات. ئەندامên ڕێبەری کادر و پێشمەرگە و ماڵباتên پارتیا دموکراتا کوردستانە ئیرانê ئەندام و ئالیگرên یەکەتیا جوانên دموکراتا کوردستانە ئیرانê mêwanên خۆشتەوی بەخێربێن بۆ ڕێ و ڕەسما بەداوی هاتنا سەرکەوتیانە یا کنگرەیە شەش ئا یەکەتیا جوانên دموکراتا کوردستانە ئیرانê هەر بەوێ بوونەیە پەیاما کۆمیتەیا بەڕێوەبەریە گشتی ji aliyê birêz Kak Fuadî Xakîbegî sekretêrê giştiyê Êketiya Ciwanên Demokrata Kurdistana Îranê dê bê pêşkêşkirin bila kerem ket. خەڵکی تێکۆشەری کوردستان لاوانی نیشتمانپەروەر و ئازادیخواز ئەندامان و لایەنگرانی یەکێتی لاوان بەشدارانی هێژە. ئەوڕۆ لێرەدا لە دەوری یەک کۆبوونەتەوە تاک و جێژنی کۆتایی هاتنی سەرکەوتوانەی شەشەمین کۆنگرەی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران کۆنگرەی گەشە و کورانەوە کە لەژێر دروشمی ئەو ڕۆڕادێن چونکە دوا ڕۆژین ئێمەیە بەڕێوەچوو پێکەوە بگرین. کۆنگرەی گەشە و کرانەوە لە کاتێکدا بەڕێوەچوو کە جیهان بەگشتی و ئەو ناوچەی ئێمە تێیدا دەژین بە تایبەتی گەڵێک ئاروگۆڕی بەرچاوی بەخۆیەوە بینیوە. ڕۆژهەڵاتی نابین لەژێر تیشکی هێز و توانای بیر و ئەندێشەی مۆدێرن و دموکراتیکی لاوان کۆشکی گەلێک زۆردار و دیکتاتۆری ڕوخاند و بەرەودارمانی یەک لە دوای یەکی باقی دیکتاتۆرانی ناوچە بە پێیە و بەڕێوەیە. کۆنگرە لەو ڕاستایەدا ڕێبەری یەکێتی لاوان ئەرکدار کردووە کە بایەخێکی تایبەتی بەکار و تێکۆشان لە نێو خۆی وڵاتدا بدات
هەر بۆیە ڕێبەری لاوان لەسەر ئەو بڕوایەیە کە بەهێنانە گۆڕی بیر و ئەندێشەی نوێ دەتوانین زیاتر لە جاران کاریگەری ڕێکخراوەکەمان لە بربەرەکانی دژی ڕژیمی کۆماری ئیسلامی بێنینە ئاراوە. لەو پەیوەندیەدا پێویستمان بە هاوفکری سەرجەم ئەندامانمان بەگشتی و ئەو پێشمەرگە دژمن بەزێن و خۆراگرانەیە بە تایبەتی کە لە دەوری یەکێتی لاواندا کۆبوونەتەوە. یەکێتی لاوان ڕێکخراوێکی بەهێز، خۆشەویست و پڕنفوز نەلێون لاوانی کوردستاندایە کە بە پشتبەستن بە بڕیار و ڕاستپاردەکانی کۆنگرەی شەش دەتوانین سەرجەم ئەو سیاسەت و بەرنامە نێو ئیستراتیژیەی کە بۆ ڕێکخراوەکەمان هێڵکاری کراوە لە ڕاستای بەرژەوەندی بزوتنەوەی نەتەوەی دموکراتیکی خەڵکی کوردستان بەکاربێنین و هاوڕێ و هاودەنگ لەگەڵ حیزبی ڕێبەری ئەو بزافە واتە حیزبی دموکراتی کوردستانی ئێران بەرەو ئامانجە بەرزە مرۆڤانیەکان هەنگاو بنین. کۆمیتەی بەڕێوەبەری گشتی هەڵبژێردراوی کۆنگرەی شەش سوپاس و پێزانینی خۆی پێشکەش بە هاوڕێی بەڕێز کاکدارا ناتق و سەرجەم ئەو هاوڕێ بەڕێزانە دەکا کە لە ڕێبەری لاواندا بوون و هیواداری دەردەبڕێ کە لە داهاتووی کاری ڕێکخراوەییماندا لە ئەزموونی چەندین ساڵەیان بێبەشمان نەکەن. لە ناخی دڵەوە ئەندامانی کۆنگرە بەگشتی و کۆمیتەی بەڕێوەبەری بە تایبەتی سوپاس و پێزانینی خۆی پێشکەش بە حیزبی خۆشەویستی کۆمەڵانی خەڵکی کوردستان حیزبی دموکراتی کوردستانی ئێران دەکا کە پاڵپشتێکی بەهێز بوو بۆ سەرخستنی سەرکەوتوانەی کۆنگرەکەمان. سوپاس بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە دڵسۆزانە و پێشمەرگانە و ماندووینە ناسانە لە ڕۆژانی کاری کۆنگرەدا هاوڕێ و هاوکارمان بوون و یەکێتی لاوان هیوادارە لە هەر دەرفەتێک کە بۆی بڕەخسێ تەنانەت ئەگەر لە بەرامبەر زەحمەتی ئەواندا خزمەتێکی هەرچەند بچووکیش بێ لە کارەکانیاندا هاوکاریان بکات. لە کۆتاییدا ئاماژە بەوە دەکەین کە دەبێ ئەو بیر و ئەندێشە پەرێ پێ بدەین لە ناو ڕێکخراوەکەماندا کە ئێمە تەکتەکی ئەندامانی یەکێتی لاوان دەبێ بیر لەوە بکەینەوە کە دەتوانین چ بکەین بۆ ڕێکخراوەکەمان و نەتەوەکەمان نەوەک یەکێتی لاوان دەتوانێت چ بۆ ئێمە بکە. سەربەرز و سەرکەوتوو بوون کۆمیتەی بەڕێوەبەری گشتی هەڵبژێردراوی کۆنگرەی شەش. زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێز کاک فوادی خاشکیبەگی. زەنگە زەنگە زەنگلێ من خۆش ئاواز و گازیە ئاوازا بێ زەنگە زەنگێ ژ فەرهەنگا قازیە لێخە لێخە زەنگلێ من زەنگلێ دۆزا پیرۆز تو دل و جانی خۆشنیشانی ئەم ددن پەیمان و سۆز پەیمان و سۆزا مێرانە گەشتکن بەهارامە خەباتاقی زولاوانە گەشتکن ئادارامە. ئامادەبوویان هێژا ji aliyê komîteya berêveberiya giştiya Yekîtiya Ciwanên Demokrata Kurdistana Îranê ve du lewhên rêzlênan hatine amadekirin bo her du berêzan Kagdarayê Nateq Sekretêrê Berê Yekîtiya Ciwanên Demokrata Kurdistana Îranê û Kag Luqmanê Ehmedî berpirsê giştiyê derweyî lawan ku ji aliyê berêz Kag Fuadê Xakîbek ve Debêgê pêşkêşkirin bila kirim kin. نهاجی سترانک ji aliyê beyan Selîmî ve Debê pêşkêşkirin ew strana dê ku rama xweştir bike. Kerem.